بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی هەڕەشە و گڕۆشانەی کە ئەحمەد شەرع چەند ڕۆژێکە لە خۆبەڕێوەبەری با بڵێن ئیدارەی بۆسەری دەکا لە ڕۆژاوای کوردستان لە کوردی دەکات لە ڕۆژاوای کوردستان و بەنی کورت و بخۆت پێی قوبوڵ نییە کورد لەوێ ئیدارەی خۆی دەکا هێزێکی تۆکمەی هەیە پشتیوانێکی نێودوڵەتی هەیە. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شارینانەکەلی پسپۆر لە یاسای نێودوڵەتی گشتی. دکتۆر سڵاوت لێبێ. سپاس دەکەم سواز بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە بڕوای تۆ ئەحمەد شەرع بۆ لەم کاتەدا وەکو دەبینین هەڕەشە و گۆڕەشە دەکا لە کورد. بەڵێ سڵاو لە بەڕێست و لە بینەرانی بەڕێزیش هەڕەشەکردنی ئەو کۆتاییەی ئەحمەد شەرع بەڕاستی دەگەڕێتەوە بۆ بەڕای من سیاسەتی نێودەوڵەتی یاخود سیاسەتی وڵاتە زلهێزەکان سەبارەت بە پاڵپشتکردنی ئەحمەد شەرع لەلایەک و هەروەها لەلایەکی تر پاڵپشتکردنی یاخود نیشاندان خۆنیشاندان بەوەی کە پاڵپشتی هەسە دەش دەکەن. ئەمە سیاسەتێکی دەتوانم بڵێم دووفاقیە یاخود دوولایەنەیە نا بە تەواوی حکوومەتی شەرع ئاگادار کراوەتەوە یاخود جەختی لەسەر کراوە کە پێک بێتن لەگەڵ هەسەدا نا پاڵپشتیەکانیش بۆ هێزی هەسەدا بەو شێوەیە کە بتوانێت بەرامبەری حکوومەتی ئێستای سووریا بوەستێتەوە. بەڵێ باشە دکتۆر ینی ئێستا ئەوەی کە دەبینین شەرع دەیەوێ کورد پەرد بکە ینی وەکو دەڵێ بانگەشتێنەکە سەدەکا داوایان لێ دەکا بێن بۆ کۆبوونەوە ینی هەوڵ دەدا کورد پەرد بکە و لە دوانێکی مەترسی داریشی داوە دەڵێ پێدا یان هێزەکانی سووریای دیموکرات نوێنەرایەتی کورد ناکەن هەروان نوێنەری کورد نین دەیەوێ بەمە بەچی بگە؟ بەڵێ سەبارەت بە و لێدوانەی کۆتایی ئەحمەد شەرع کە جەخت لەوەی دەکاتەوە کە هەسەدا نوێنەرایەتی هەموو کورد ناکاتن ئێمەش دەڵێن بە مطلقی نوێنەرایەتی هەموو کورد ناکە بەڵام نوێنەرایەتی زۆرینەی میلەتی کورد دەکاتن لە سووریا ئەوە یەک و خاڵی دووەم ئەحمەد شەرع دەیەوێتن سیاسەتی هەروەکو دەڵێن فەڕەقتە سود بەکاربینیتن هەموو ئەو هێزانەی ئەوڕۆ لە ناو سووریا بڕوایان بە پرەنسیپەکانی دیموکراسی هەیە بۆ ئەوەی سووریایەکی دیموکرات بێتەکایەوە ئەمڕۆ ئەحمەد شەرع بەرامبەری وانە هەڵدەسێتن سیاسەتێکی ئەو تۆ بەکاردێنێتن کە پارچە پارچیان بکاتن و لاوازیان بکاتن بۆەوەی نەتوانن تاکەوچی لێ ماپەڕەواکانی خۆیان بکەن لە سووریا. باشە دکتۆر پێ دوایە کورد دەبێت چی بکە؟ ئایا ئەنە کەسە بێت لە خراپترین دۆخیشدا بیر لە شتی وا بکاتەوە بەبێ هێزەکانی سووریای دیموکرات بچێ بۆ لای ئەحمەد شەرع ئایا هیچ بەدەستێنێ؟ بە بڕوای من کارێکی باش ناکەن ئەگەر بەو شێوەیە بە تەنیا یاخود بە پارچە پارچە یاخود بە تاکلایانە بچن لەگەڵ حکوومەتی ئەوڕۆی سووریا دابنیشتن باشتر وایە ناوماڵی کورد ڕێک بخرێتن بە یەک دەنگ بە یەک پاکێج بە یەک ئیرادا داواکاریەکانیان پێشکەشی حکوومەتی سووریا ئەوڕۆ بکەن بۆ زامنکردنی مافەکانی میلەتی کورد لە سووریادا. باشە دکتۆرە گەر ئەوە نەکەن ئایا هیچ مافێک بەدەست دێنن پێ دواییان بۆ بکرێ؟ گومان لەوە دانیە هەروەکو پێشتر باسم کرد دەوڵەتی سووریا دەیەوێتن بەشێک لە هێزە کوردیەکان داببڕێنیتن بە ناوی ئەوەی کاتێک کە ئەو هێزە یاخود ئەو پارتە سیاسە بەشێکیان حکومڕانیەکی وەکو بڵێن کاتی خۆی چۆن لە سەردەمی
حزبی بەعز لە عراق لە کاتی ڕژەمی پێشوو هەندێک لە وەزیرەکان کورد بوون هەندێک بەڵام چ شێوە وەزیرێک یاخود چ کوردێک شتێکی سواری دەبیتن شکلی دەبیتن تەنها لە حکومڕانیەکە بەڵکو گوێڕایاڵی سیاسەتەکانی ناوەند دەبن یاخود سیاسەتەکانی حکوومەتی شەرع دەبن بێ ئەوەی داکۆچی لە مافەکانی و کوردکەن بۆیە باشترە هێزە کوردیەکان بە یەک دەنگ و بە یەک پاکێج داواکاریەکانیان پێشکەشی حکوومەتی شەرع بکەن و هەروەها دانیشتەکانیان بە یەک دەنگ بێتن نەوەکو بە تاکلایانە بێتن. باشە دکتۆر بە بڕای تۆ ڕەوشی ڕۆژاوی کوردستان بە چیەگە ئەکاتە ئەگا بەوەی بەرکەوتنی چەکداری ڕووبدا؟ دڵنیام لەوەی ینی پێشببینی ئەوەی دەکەم کە بەرکەوتنی چەکداری ڕوودەداتن لە بەرەوەی سووریا حکوومەتی شەرع ئەو حکوومەتە نییە کە کەوت بێتە سەر پێی خۆی و ئێستەقرار بێ و لانی مالی و اقتصادی و مادی بەقوت بێتن ئەوەی هەیە تاوەکو ئێستا دامەکی معنەوی هەیە زیاتر لەبەر ئەوە نەک کوردەکان بەڵکو و دروزەکانش و عالەویەکانش بۆی هەیە پێکدادان ڕوو بداتن لە نێوان حکوومەتی سووریا و لە نێوان ئەو هێزانە لەبەرەوەی هەموو ئەو هێزانەی ئێستا چ دروزەکان بیتن چ کوردەکان بیتن چ عەلەویەکان بیتن چ پێکاتەکانی تری سووریا هەمویان داوای زامنکردنی مافی خۆیان دەکەن لە دەستوری سووریا و لە سووریای داهاتی کەچی هەر لە سەرەتاوە بانگێشەی ئەوە دەکرا کە زامنی هەموو مافی هەموو پێکاتەکان دەکرێتن بەڵام پاشگەزبوونەوەک هەیە لەلایەن حکوومەتی شەرع و لەلایەن ئەو ئەنجومەنەی کە دەوڵەتی سووریای ئەوڕۆ بەڕێوە دەباتن سەبارەت بە پیادەکردنی پرەنسیپەکانی دموکراسی و زامنکردنی مافەکانی مرۆڤ بۆ هەموو پێکاتەکانی گەلی سووری. باشە دکتۆر دواپرسیارم بە بڕوای تۆ دۆخەکە لە سووریا بەچی دەکا؟ ئایا ئەحمەد شەرع لێ دەگەڕێ بۆ نمونە کورد لە ڕۆژهەڵاتی وڵاتەکە حکمی خۆیان بکەن دروزەکان وارووا عەلەویەکان ئێستا وانیش ناوچەیەکیان ینی وەکو جۆرێک لە خۆبەڕێوەبەری لەوێ ئیدارەی دەدەن ئەحمەد شەرع بەمە ڕازی دەبێ؟ بەڵێ بێگومان یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئایا ئەحمەد شەرع ڕازی دەبی یان ڕازی نابێتن خاڵە گرنگکەش لەوەیە ئایا پاڵپشتی نێودەوڵەتی لۆ ئەو بۆچوونەی کە شەرع ئێستا و دوێنێ کە تاکید لەسەر یەک پارچەی خاچی سووریا دەکاتەوە ئایا پاڵپشتی نێودەوڵەتی وڵاتە زلهێزەکان پاڵپشتی ئەحمەد شەرع دەکەن بۆ ئەو بۆچوونەی یاخود دژی ئەو بۆچوونەنە بێگومان ئەگەر وڵاتە زلهێزەکان دژی ئەو بۆچنەوە بن و پاڵپشتی نەکەن بە بڕوای من نا کورد نا پێکاتەکانی تریش ناتوانن کە وەزعێکی دیپاکتۆ دروست بکەن و یاخود لا مرکزیەک دروست بکەن بۆ بەڕێوەبردنی ئەو پارچانێکە لە ژێر دەسەڵاتیان ئەوە هەموو دەگەڕێتەوە سەر سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی زلهێزەکان لەبەر ئەوەی ئەتوو نابێ ئەوە لەبیر بکرێتن ئەحمەد شەرع یەکێک لەو کەسانەی یاخود یەکێک لە وڵاتانەی کە پشتگیری کرد تورکیا بوو چۆن ئێستا زۆر جاران دەگوترێتن دەوڵەتی عراقی لەلایەن وڵاتە هەرێمیەکانەوە بەڕێوە دەبردرێتن گومان لەوەشدا نییە دڵنیا بە لەوەی دەوڵەتی ئێستای سووریاش لەلایەن تورکیاوە بەڕێوە دەبدرێت بەڵام بەواجهەی ئەحمەد شەرع هەر لە بەرهەندی هەموو ڕۆژی ئەو خوڕقاتە لەسەر دەوڵەتی سووریا هەیە تارەکانی تورکی تانکەکانی تورکی دێن لە پێکاتەکانی گەلی سووری دەدەن دەوڵەتی سووری تاوەکو ئێستا بەنامەیشی دەرنەکردووە دژی دەوڵەتی تورکیا کەواتە ئەوەی سووریا دەجێڕێتین ئێشتا ژێر بەژێر بریتیا لە دەوڵەتی تورکیا دەوڵەتی تورکیاش بە هیچ شێوەیەک ڕازی نابیتن کە هیچ لا مرکزیەک لۆ کوردەکان دروست ببیتن هەروەکو وەزیر خارجیەکان ئەوڕۆ و دوێنێ
لە وتەکانی خۆیدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە بوونی هێزێک و یاخود بوونی لا مرکزی بۆ کوردەکان هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی دەوڵەتی تورکیا. جا زۆر بە زەحمەتی دەزانم ئەوەی ناڵێم ئللا گەر سیاسەتی نێودەوڵەتی بە شێوەیەکی ئەوتۆ پشتگیری لەو هێزانە بکاتن یاخود ئەحمەد شەرع نەچێتە ژێرباری ئەو سیاسەتەی کە ئیسرائیل و ئەمریکا داوای لێ دەکاتن لەو کاتەدا کوردەکان ئەو هەڵا بتوانن بقۆزنەوە و دروزەکان بقۆزنەوە بۆی سووریەدا بەشی سەرسێ هەرێم بکرێتن. زۆر بەڕێز دکتۆر شارینانەکەلی پسپۆر لە یاسای نێودەوڵەتی گشتی سپاس دەکەم، سپاسکە لەو لێرە لەگەڵمان بووی. زۆر سپاس. خۆشەویستان بە یارمەتی و کارانم بەرنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە. کاتێک خۆش خواتان لەگەڵ.